سڵاو قوتابخانە خۆشەویست لە ڤیدیۆشکە لەگەڵتانم ئەویش بە هەمان شێوە لە شیکاکردنی پرسیارەکانی تەمهیدی. ئەمڕۆ دێم باسی بەشی چوارەم دەکەم کە هەندێک پرسیار لێ هاتبووە. هیوادارم ئیسفادەی لەکەن و تێبگەن ئینشاڵڵا. پرسیارێک هاتووە دەڵێ چی دەرکەناری ستوونی نەخشەی f(x) یەکسانە بە x لەسەر x کەم 6 بدۆزەوە. باشە؟ با بە دەرکەناری ستوونی تەماشای کەر دەکەم دەبێ ژێرەی کەردەکە یەکسان بکەم بە سفر بە مەرجێکی ئەگەر هاتوو هەر سێ نەخشە سێگۆشەیەکانن لەگەر نەبوو واتە ساین کۆساین تام بی غەڵەت نەکەی واتە سەرێ ئەوانە بوو ژێرەی نەبوو دەبی غەڵەت نەکەی دەبی ژێرەکە یەکسانایی بکەی بە سفر چکە ژێرەی x بوو یعنی بۆ نەگەشتە چا بەسیط پێ بڵێم بۆ دەڵێ ساینی x لەسەر یان لەسەر x بی. باشە؟ ئێستا و قەیناکە تەوا دەیتانم بەس ئەگەر هاتوو تانی x لەسەر x بوو ئەو حاڵەتە زۆر جار تەڵەبە لێی دەستغەڵەت دەڕوا یعنی کە وەڵامەکەی غەڵەت دەکا ژێری ناکەی سفر بابە دەبی تانە تان دەکات چی ئەو کای تان دەکات ساینی x لەسەر کۆساینی x لەسەر هەموو ژێرە x ئەو کاتی دوایە ژێری کەردەکەی هەڵ لەگەڕێنەوە ئەو جدایە دەبی ژێرێکسانکەی بە سفر ئەوە بە نسبەت ئەو شتێ. ئێستا تەماشا پرسیار دەکەم مادەمەوە x کەم 6 یەکسانی دەکەم بە سفر دەڵم x کەم 6 یەکسانە بە سفر کەوات سالب 6 بۆ لای دەچی بتە موجب 6 کەواتە وەڵاممە چەندە 6 دەچوو. دێم تەماشا ئەی دەکەم وەڵام ڕاستەکەمە ئەیە x یەکسانە بە 6 کەواتە ئەو وەڵامەکەمان دەرچوو. ئاگاداریش بە زۆر جار هەیە ئەگەر دەبیت دەرکەناری ستوونی یەک تێبینی بچکۆکەی هەیە کە وەڵامەکە دەرنەچوو دەبێت لە سەرە دانەمەوە ئەگەر سەرە کردیە سفر دەڵێمەوە دەرکەناری ستوونی نییە ڕاست نرخەش دەرچووە بەس کردیە سفر دەڵێمەوە دەرکەناری ستوونی نییە. بەس ئەگەر هاتوو نەیکردە سفر ئەگەر داینەمە لە شوێنی ئێکسەکەی سەرەوە دەکاتە 6 کاتۆ دەم دەرکەناری ستوونیە. باشە بابە ئەو دەرێ وەڵامەکە چەندە 6 ئەو بە نسبەت پرسیاری یەکەم. پرسیاری دووەم بە پاسەدان دیکەین. باشە تەماشا دەکەم ئەنجامی ئامانجێکت هەیە ئاگدار بە ئەو بەشی چارەمە کە ئامانج لۆ چی چووە لە بۆ بێپایان چووە واتە لە بۆ ئینفینیتی چووە کاتە لە بۆ موجب ئینفینیتیە بدۆزەوە بە هەماشە ئیتوان x لەسەر x توانی 2 بدۆزەوە. داینێ بابە لە شوێن x دادنێم دەڵێم ئیتوانی موجب ئینفینیتی لەسەر کەوانە موجب ئینفینیتی بە توانی 2. یەکشتی لە خۆت فێرەوە بەجان ئەگەر هاتوو ئیتوان موجب ئینفینیتی بوو غەڵەت نەکەی بریما مەستەوە موجبە هەر دەکاتەوە موجب ئینفینیتی بەس بەڵام ئەگەر هاتوو سالب ئینفینیتی بی ئەنجام دەکاتە سفر. ئەو تێبینی لە خۆت بزانە بابە. باشە دووبارە دەکەمەوە ئەگەر هاتوو موجب ئینفینیتی بی هەر دەکاتەوە موجب ئینفینیتی لە لە نەخشەیەتی با لە نەخشەی ئی ئادی ئەگەر هاتوو سالب ئینفینیتی دەکاتە سفر. ئێستا ماشە دەکەمەوە چی بابە موجب ئینفینیتی کەواتەوە دەکاتەوە موجب ئینفینیتی و ئەگەر هاتوو ئەوە توانەکە جووتە هەر لێرە مەهەماش موجب ئینفینیتیش بی هەر دەکاتەوە موجب ئینفینیتی. باشە ئەگەر سالیش بە سالب ئینفینیتی بە دەمانگەوە هەر دەکاتەوە موجب ئینفینیتی چکە لۆ توانەکە بۆ کاتی کەواتە سەر دەکاتەوە چی بابە دەکاتەوە موجب ئینفینیتی هەوژار هەر دەکاتەوە چەند دەکاتەوە موجب ئینفینیتی کەواتە وەڵامی ڕاستمان چییە موجب ئینفینیتیە. تەماشای ئەی دەکەم وەڵامی ئەی ڕاست موجب ئینفینیتیە و b و c و d غەڵەتە. بە نسبەت پرسیاری دووەم. پرسیاری سێەم کە لە بابەتی بەهای شلۆقە تەڵەبە زۆر جار دەرمان مامۆستامە کوو بزانم لە ناسینەوەی پرسیارەکەی چ بەکار بینم. باشە تەماشا دەکەم بابە ئەگەر هاتوو لە پرسیاری گۆتی خاڵی شلۆق گۆتی بەهای شلۆق یان بە هەمان شێوە بچووترین کۆتایی خۆجێ یان گەورەترین کۆتایی خۆجێ غەڵەت نەکە یان ڕوو لە کەمبوون یان ڕوو لە زیادبوون ئەو ناوانەت لە ناو پرسیارەکەی هەبوو واتە ئەو نەخشە یەک داتاشایی وەدەگیرێ.
چەند داتاشە بابە یەک داتاشایی وەرەگیری دێم تەماشە دەکەم چیم هەیە دەڵێ بەهای شلۆقەکانی نەقشەی ئێفێکس یەکسانە بە چی بە ئێکس تواند و کەوانە ئێکس کۆ سێ بدۆزەوە باشە ئەوە نەخشەکەم هەیە بە هەمان شێوە بەهای شلۆقی دەوێت کە دەڵێ بەهای شلۆق بابەجان یعنی دەبێت نرخی ئێکسی دەوێت بابە نرخی چی دەوێت بابە نرخی ئێکسەکان چەندەکە کا داتاشای وەدەگرم یەکسان دەکەم بە سفر ئەنجام نرخی دەرەچی بەڵام بیگۆت خاڵی شلۆق باشە ئەو کاتی پێویستمان بە دووتێرەخرا واتە نرخی ئێکس و نرخی وایم دەویست باشە ئەو نرخی ئێکسەمان دەدۆزیوە لە شوێنی نەخشەی گشتیمانداتەنەوە بنەڕەتەکەمانداتەنەوە هەتا وەکو خاڵی وایەکەمان دەست بکەوی ئەو کات دەمانگۆ خاڵی ئەو شلۆقە ئێستا بەس تەناچی دەوێت بەهای شلۆقی دەوێت کە تەنها نرخی ئێکسەکەی دەوێت دێم یەکەم جار چ دەکەم نەخشەکەی ڕێک دەخەمەوە دەڵێم ئێف ئێکس باشە کەوانە یەکسانە ئەو ئێکستوان و جارڕای ناکەوانە دەکەم ئێکستوانی سێ کۆ سێ ئێکستوانی دوو بە هەمان شێ چ وەدەگرم با بە جەم گوتمان مادەم بەهای شلۆقە یەک داتاشایی وەگرە باشە داتاشای دەکات چی با دەکاتە سێ ئێکستوانی دوو دوو جاران سێ دەکاتە شەش ئێکس باشە دێم ئەو بە هەمان شێوە داتاشە یەکسان دەکەم بە سفر دەڵێم سێ ئێکستوانی دوو کۆ شەش ئێکس یەکسانە بە سفر باشە دێم تەماشە دەکەم چ هابەش وەدەگرم سێ ئێکسە چی هابەش وەدەگرم باشە چونکە ناو ژمارەکان سێیە بە بچووکی توانی چەندە بابە یەکە کاتە ئێکستوان یەکشم هابەش وەگرتیە چ ماوە لێرە ئەوە شەشە ئەوە شەش پێ دەکاتن دەگات یەکسانی هەتا هەر وازە شەکە وازە دیارە کە چمان کرد داتاشە ئەوماگرت دوای یەکسانمان کرد بە سفر داتاشە اینجا هابەشمان وەگرتی و دواتریش بە هەمان شێوە لێرە تەواوی دەکەمەوە دەرێکەوان یەکسان دەکەم بە سفر دەڵێم سێ ئێکس یەکسانە بە سفر وایی ترچیە بە هەمان شێوە ئێکس کۆ دوو ناوکەوانەی یەکسانە بە سفر لە توان ڕاد ئەنجامەکەی بنووسم بەس بەوە شتەکەی با تۆزەی دوو درێژکەینەوە ئەو هەر دەکاتەوە چە بابەدا بە سێکە هەر دەکاتەوە سفر واش بە هەمان شێ موجب دەبستە لایەکەتە چی دتە سالب دوو کەواتە خاڵەکەم تووچی بابە تەماشای دەکەم ئێکس یەکسانە بە سالب دوو و ئێکس یەکسانە بە چەند بە سفر کەوات ئەو پێ دەڵێم بەهای شلۆق باشە بەهای شلۆق واتە نرخی ئێکسەکان دێن تەماشا بژانەکان دەکەم ئەی ئێکس یەکسان بە سالب دوو سفر تەماشا دەکەم سالب دوو سفر کەواتە وەڵامی ڕاست ئەیە ئەدیبی بیست سفرە بەس ئێکسەکەی دیم چەندە سێە ئەوە نابی کەواتە غەڵەتە ئەدیەوە بە هەمان شێوە سفر و دووە دووەکە چی لێرە بە سالب ئەوە لێرە موجە بکاتەوەش غەڵەتە ئەوەش سفر و سالب سی ئەوەش غەڵەت ئەو بەنسبەت پرسیاری سێیە دێم پرسیاری چوارەم تەماشا دەکەم وێنێکمان هەیە کە ئەو وێنەی بازە چ دەکا دەڵێ لە وێنەی بەرامبەر ماوەی قۆپاو ئەتو لێرە بەخۆ دەزانین ماوەی قۆپاو چییە یەکەم شت دەبی قۆپاو واتە موجەبە باشە و چی لات بابە وێنەکەشی لۆچون لە بابڕ لەسێ واتە پێکەنیە لەچون لە بابە قۆپاو واتە چی پێکەنیە لە قۆقوزیش بابە سالبە و بە هەمان شێوە وێنەکەشی چییە لۆ خوارەیە باشە کەواتە ئەگە بیکەنی ئیمۆجی واتە گریەیە یعنی ئێستا لێرە پێم دەرێ بە هەمان شێ لە وێنەی بەرامبەر ماوەی قۆپا بۆ ڕوونکردنەوەی نەخشەی ئێف دیاری بکە ئەوە نەخشەکەیە دێم تەماشا دەکەم بابەجان وێنە کە کاتێک وێنە دروست دەکرێت لە چەپ لە بۆ ڕاستە لە چەپ لە بۆ ڕاست یعنی لێرە لە سالب ئینفینیتیە هەتاوەکو موجب ئینفینیتی باشە دێم تەماشای وێنەکەی دەکەم ئەو زۆر گرنگە لە تەڵەبەی لێرە دێم هەتاوەکو ئێر ڕادەوەستم بریمان وەسەڵی ڕادەوەستی بابە کاتێک ئەگەر وێنە تەماشا دەکەم لە قۆپا چتە قۆقس یان لە قۆقس چتە قۆپاو لەو خاڵ ڕادەوەستم کە پەیوەندیشیان بە یەکتری هەیە واتە لێرە تەماشا دەکەم لێرە چەند خاڵی شلۆقشم هەیە بریمان وەسە دوو خاڵیشم هەیە باشە غەڵەت نەکەی بەس ئەوە پەیوەندیی بە چییە لێوان قۆپا و قۆقزە
كواتا ديم ليرة دروم حتى وكو ليرة تماشي وين كيدا كم كاما وين ليرة بيكنيا درما وصل على هاتي ما حتى يرى خلاص مو بيكني ما باشا هما هي قوبا وكيا ادي ليرة بهما شيوا درما وصل ليرة بهما شيوا غريا او بيتا قوقس لوت كتيا سالبه كواتا اسواتا والله ما كم لو تشندرا للسالب انفينيتي حتى وكو تشندر بابا حتى وكو صفر كواتا والله من راتيا بريتيلا تماشا لكم اي صفر موجب انفينيتي نخير بيتيا سالبيه كويك او هرهونيا ادي سي تماشا لكم سالب انفينيتي لبو صفر هادو كوانكش ليك عاجزن باشا عادي قصفير با هادو شان رويان الكترينيا ليك شان رويا راستا اوكي جلاي تسافا بابا جنب باشا وديش بهماش سي راستا ديش غلط او بالنسبه بابا بالنسبه بسياري تارم كزوزر اشتشي معقول ولا سوينكي كما قوباو قوق زياده كري ديم بسياري بينزمش تماشا دكم تيما هي انجامي امان زكتي بهماش لسان موضوع تيا سالب انفينيتي واتا امان زي بيبانا كان اكس 1 دو كو يجلا ستار اكس 2 دو كو سي اغداري اربن كاتك او شيوتيا تازاوي سري اي توان بو نمتانش تشيو عليكم بزوا دتوانو موليكم بابي كودو بابا جان موضوع كتيا بيدرن در كناري اسوي سبا ما شي بساركيا در كناري اسوي تسبو بابا اتو سي شلب سي شد يا كم شد اگر هاتو تواني باشا يكسام يعني توانا كاني يكسام اي تي اكس يعني تواني اكسي سري خواري يكسام دبيت جماري بيش خوي واتا ان لسر ام او ان امتي واتا بيش اكس كان باش بابا واتا بيش جماري اكس كان كي يكسانا و بالنسبه جاره دوم اگر تواني سرا باشا بتسوق باشا تبو بتسوق لسر سي تواني جيرا قوربو باشا يعني تواني سربون من اكس بي وخوارج بهماش تواني اكس تواني دوبي اقد دارج بن كدي بوشي بي يعني سسري لخواري بهماش بوتوكا بيدلم در كناري اسوي ليرا واي اكس انا بس صفر او لبو هم در كنار بكاري اسوي وهم لبو سالب انفينيتي وموجب انفينيتيش بكاري لامانديش او دولاما قد ناغوري يعني كتواشر كم هما رجع بكاردي سي مشت اگر هاتو تواني او جار السرا قوربو باشا قوربو لتسي لتواني جيرا يعني تواني سرا قورتب لتواني جيرا باشا سربون اكس توان دوبي خوارشم تواني تسند بابا بعد تواني چي بتسوبي دكاتتي انزامغي بهما شيوا درما وصل بهمان شيوا اگر هاتو برم در كنارا اگر برم در كنار او در كناري اسوي نيا بس بلام او مهمه بابي كم رنگش بلام اگر بله لامان في سالب انفينيتي موجب انفينيتي دبيت بهمان شيوا اگر هاتو سالب انفينيتي بو تماشي بيش او اكسانه د كم كتسيا تماشي اكس كيدا كم او اكس 2 دوكا يان اكس 2 يكا بهمان شيوا سالب انفينيتي يعني دبيت موجب انفينيتي باش شباب جان واتماشي اكس كان كم زام هرجا موجب او دبيت والله ميتي يا سالب انفينيتي ياخذ موجب انفينيتي او بنسبه او دي انت ماشي دكم استوانا كان يا بابا يكسانا ما دام يكسانا بيشوي تندا يكا اديو تندا سارا بابا يكودو كاوراز تيبي كان بكاري بابا ياتي كان بكاري يكم كتوانا كان يكسانا كواتا دولم تي دكاتي يجلسر سال درما وصل سالب يشتويني بابا يعني سالب انفينيتي يا موجب انفينيتي وهاتو جماره كاني بيش خوي غلط نكي باشا تانا قلتم كان وانزام لكاتي تيبني سيم اجا تواني السرا قررت بلتواني جيره اوكي سالب انفينيتي يا موجب انفينيتي كواتا والله من راست او غلط اوش غلط في السالبه ها حتى غلط كا والله من راسيا والله من راست ديا او بنسبه بسياري بينزميش همان تيبين اسوسيتي متاع النسيم لو بسياري شمش بكاردي
بە هەماشی تەماشای دەکەین دەڵێت چی دەرکەناری ئاسۆی ڕوونکردنەوەی چی ئەو نەخشەیە f یەکیز یەکسانە بە چی 3/x بدۆزۆت باشە توانی سەرم چەندە ماوەسەکە x نییە با بەزانم x نییە ئەگەر ناتان برێ ێستا تەنیژەوەی x توان سفرە چونکە x توان سفر دەکاتن دەکاتە یەک تا یعنی کاتەوە توانەکە نەنووسرایە بۆ شوێی یعنی کاتەوە سفرە ئەدی خوارەم چەندە بابە یەکە یاڵا کامە تێبینیە ئەوە مامۆستا ئەوە سەرێ بچووتر لە ژێرە گەورەتر بکەواتە بەبێ یەک و دوو فێرت کردم ئەگەر هاتوو چ ئامەزبی چ دەرکەناری ئاسۆیی بی وەڵامەکەی دەبتە چی بابە دەبتە وای یەکسانە بە سفر دێم تەماشا دەکەم وای یەکسانە بە یەک غەڵەتە وای یەکسانە بە سفر بەڵێ وەڵامەکە ڕاستە کەواتە بی ڕاستە سی غەڵەتە و دیش خەلەتە باشە بابە ئەوە بەنسبە پرسیاری شەشەمیش دێم پرسیاری هەفتەم تەماشا دەکەم پرسیارەکە تەڵەبە زۆرجار لە ئەو لە بەشی چارەم لەوانەی پێنجەمە گەورەترین ئەنجامی لێکدانی ئەو دوژمارە بدۆزەوە کە سەرجەم یەکەمیان و دوو ئەوەندەی دووەمیان دەکاتە هەشتا ئەگەر ئەتۆ پرسیارە حەلکەی بەخوا یەک پەڕی کاملی باشە ڕێگایش درێژە بەزەت لەو حاڵەتی وانەی پێنجەمیش کە لە بەشی چارەمە هەندێک ڕێگا هەیە بە ڕێگایەکی کورت و پوختە باشە پوختەکەی چی بابەجان تەماشا دەکەم دەڵێ گەورەترین ئەنجامی لێکدانی ئەو دوژمارەیە کەواتە ئەمن وا لە گریمان دەکەم بۆ نەدەرم m یەکسانە بە x و y باشە یعنی x جارانی y باشە x جاران چی بابە x جاران y دێم تەماشا دەکەم ئەگەر x-ەکەم بوێ یاسەیەکی لێ دەکەم بۆ نمونە دەڵێم x لە هەم سیارە چووە ئەگەر هاتوو ئەوهابی ها دەقەکەی وابی دێم دەرم چی سەرجەم لەسەر دوو کەوانە ئەی ئەوەندە باشە یعنی کو مامۆستا ئێستا سەرجەمی چەند بوو بابە هەشتایە کا دەڵێم هەشتا باشە دوو کەوانە دەڵێ چەند ئەوەندە دەڵێت دوو ئەوەندە کاتەوە دووەکە چێ بابە ئەی باسی دەمەگۆ سێ باشە کا دەنووسم دوو یاڵا هەشتا دەنووسمەوە دوو جاران دوو دەکاتە چار هەشتا دابەش چار دەکاتەوە بیست باشە بابەجان کرێ چەند کریە بیست ئەوە نرخی x دێم ئەو جارە نرخی وایەکە بە هەمان شێوە هەین ئەیش ڕێگایەکم هەیە دەڵێم چی وای یەکسانە دیسان سەرجەم لەسەر ئاگدار بە دەرمان ئەڵێ وای یان x ئەو شتی بنووسم هیچ فەرق دەکات هیچ فەرق ناکات بەزەمە هاو لۆ خۆم لێم کرد گریمانم کردێ کە لۆ خۆم دامهینە بە هەمان شێ سەرجەمەکەم دابەشی دەکەم بابە ئەو جار دابەشی تەنها دووی دەکەم بەس لەوکەی دەرم دوو جاران ئەوەندەکە چەندە بەس ئەوکەی تەنها دابەشی دووی دەکەم کەوا دەڵێم هەشتا دابەش دوو یەکسانە بە چەند یەکسانە بە چل ئەوە نرخی وایەکەشم دۆزیوە دێمە و دوودا دەنمونە تەنیژیەک ئەکسەکەم چەندە بابە بیستە جارانی وایەکەم چەندە چلە کەواتە بیست جاران چل برێمان وەسەوە گرانە حاسبەش لەگەنگە حاسبەشی نایە ئەم سفرەکانە دەبن دوو جاران چا دەکاتە هەشت دوو سفرەکەژانەوە دەکاتە هەشت سەد دێم تەماشای وەڵامەکان دەکەم چییە وەڵامی ئەی ئەوە غەڵەتە وەڵامی بی چەندە هەشت سەد دەکات وەڵامە ڕاستەکەیە سی غەڵەتە و دیش غەڵەت کەواتە وەڵامی ڕاستیە وەڵامی ڕاست هەشت سەدە وێنەی ڕوونکردنەوەیمان دەکرد گوتمان ئەگەر هاتوو وێنەشی دابوو لەگەر چار نەخشەی ئەوە لە وێنەکەی خاڵی وەردەگرم ئەنجامەکە دەرەچی و ئەگەر هاتوو نەخشەی دابوو لەگەر چار وێنەی ئەو کات لە نەخشەکەی بە دڵی خۆم ژمارەکەم دادنا ئەو ئەنجامەکە دەرەچوو ئێستا ینی بریمامە سەواکەوت وا بەشی یەکەم وای لەکەم بەڵێ وچووی لەگە بە پاسەدان دڵنیا بە دەریش دەچی دێم تەماشا دەکەم ئەو وێنەکەم هەیە لێ ئەگەم ئاگادار بە یەکەم جا ئەوهاش بڕۆ یعنی قەت خەمە تووشتەکی گەورەتر وەگرا یعنی لە وێنەکەی دێم ئەیرە سفرە ئەو ئێکسەکە سفر بی باشە ئێکسەکەم سفرە باشە ئەگە ئێکس سفر بی ئەری وای دەکات چەند تەماشا دەکەم لە ئاسی سفرەکەی دێمە خوارە دێ هەتا ئێرەیە وەیە
كواتا تا اي ربي واي كم دكاتن دكات سالب دو كواتا او سالب دو ديم كواتا خاله كم توزر صفر سالب دو ديم صفر كده دنمو لشويني اكسكي صفر دانمو بابا او دكات صفر كود دكات دو كاد بتا يقلا سر دو يعني واي يمكن يقلا سر دو او تندرتو واي كسالب دو كات غلط ديم دانمو ليرا واي يكسانا چونكا قدار با اف يكس يكسانا بتسي يكسانا بواي باشا دانيم دكات صفر كود دكات يك باشا سالب دا باجي دكات سالب دو والله ما كم تيا سالب دو اقدار با ساعه جبتو كلي دكم بريما مستلو قدامنا لسي ديش يچان اي سالب درتو او كاتي دبي بيمو سروينكي خالص كاش وقرمو باشا واجر هاتو سيديش درنتو تابا بيكو دين والله متبي راسته ديم تماشا دكم سي داينامو دكاتا صفر كل دكايه دو دابا جي دكاتا ودو او تندرتو سالب دو كاتا سيج غلطه ادي دي تماشا دكم واي يكسانا بهماشي جوابو صفر داينامو دكاتا صفر ادي دي دكاتا سالب صفر دابا سالب دكاتا صفر او تندرتو او سالب دو كواتا بهماشي وديش غلطه لويا بهماشي والله من راس ما تقدر تشوفنا هيك شلون ما والله من راس بيا لويا طبعا خوشويست لو فيديو كدما او ربشي تسارم هوادارم بختي بابا تكملو شرك كربن هوادارم استفاده لكنو سركوتبن تا فيديوشكا خواتانگا